بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئەرکوێیەکان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و ئازیز شاد دەبمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە گفتار و ڕووی خۆش بەرامبەر خەڵکی دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ زەردەخەنە و ڕووی خۆشت بەرامبەر بە برا موسڵمانەکەت بۆت دەبێتە خێر و سەدەقە. و ئەبی دەردای هاوڵی پەیامبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ سوێند بەخوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ شتێکی بۆ باز نەکردوین ئەگەر زەردەخەنە و ڕووی گەش و خۆشی لەگەڵدا نەبێ. پەیامبەری خوا صلی الله علیه وسلم لە زۆر جێگا و شوێندا باز لە گرنگی زمان و هۆکاری کەمەندکێشکردنی دڵی بەرامبەر دەکا و زۆر هانی موسڵمانان دەدا لە شێوازی بەکارهێنانی زمان بۆ ئەوەی زمان لە نێوان بەندەکاندا نەبێت هۆکاری نانەوەی پشێوی و ئاژاوە و تەفرەقەی نێوان موسڵمانان. بۆیە پەیامبەر بە یەکێک لە هاوڵەکانی دەفەرمێت تۆ زەمانەتی دوو لە ئەندامەکانی خۆتم بۆ بکە و بۆم بیان پارێزە لە هەڵە و تاوان، منیش زەمانەتی بەهشتت بۆ دەکەم. یەکێک لەو دوو ئەندامە زمانە کە زۆربەی زۆری تاوان و هەڵە و سەرپێچی و ئازاردانەکانی مرۆڤ لە ڕێی زمانیەوەیەتی. بەداخەو ئەمڕۆ مرۆڤەکان وازیان لە چەکی شانیان و دژمنایەتی و پیاوکوژی نێوان خۆیان هێناوە، بەڵام ئەوەی مرۆڤەکان وازیان لێ نەهێناوە بەردەوام لەسەر پێ و ئامادەیە بۆ تەقەکردن و یەکتر کوشتن زمانە. مرۆڤەکان بە زمانیان بەردەوام شەڕی خەڵکی دەکەن و ڕۆژانە زمان دەبێتە هۆکاری دابڕان و ناکۆکی لە نێوان مرۆڤەکاندا. لەم بەرنامەیەدا باز لە کاریگەری و بەرپرسیارەتی زمان دەکەین بە هەردوو باری ئیجابی و سلبیەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعە زانای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. سەرتا پێم خۆشە باسێک لە زمان بکەین. لە دەقە شەرعیەکاندا زمان چۆن چۆنی باس کراوە، چۆن ڕاوە و پێناسەی کراوە؟ الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دوري الزمان بكرتي أويك إنسان توانه شایەتمانی پێبێنێ و بێتە ئیماندار و خۆشەویستی خوا و ئەشتوانێ کوفر و بێدینی پێ بکە و بێتە سەربازی شەیتان و مستحقی دۆزەق بێ. یەکێک لە زانە گەورەکانە فەرمێ پرسیاری لێکراوتیان ئینسان بەچێت ئەچێتە باشەوە، ئیشارەتی بۆ زمانی کرد. تیان دوایی پرسیارەکانتیان ئینسان بەچێت جەهەنەم هەر ئیشارەتی بۆ زمانی کرد. چکە زمان شمشێرێکی دووسەرە ئینسان ئەتوانێت بۆ چاکە بەکاری بێنێ و خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر و خۆشەویستی موسڵمانان و بەهشتی پێ مسۆگەر بکاوە، ئەشتوانێت بۆ خراپە بەکاری بێنێ دژمنایەتی خوا و دژمنایەتی پێغەمبەر و دۆزەخی پێ بەدەست بێنێ. بەرەوە زمان حتا کابراوتی ئەی پێغەمبەری خوا یا رسول الله حدثني بموجب الجنة، فەرمووی شتێکم پێ بڵێ کە موجبی یعنی بەهشتم بۆ مسۆگەرکە، یوجب لي الجنة، باشتم بۆ مسۆگەرکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی موجبی بەهشت ئەوەی کە ئینسان بەهشتی بۆ مسۆگەرەکە ئیطعام الطعام وإفشاء السلام وحسن الكلام، قسەی چاک. قسەی چاک پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ئاگاداری ئومەتی کردووە کە ئاگایان لە زمانیان بێت. تا کەسێک فەرمووی ئەی پێغەمبەری خوا من نەجات و فەرمووی نەجات چییە؟ ئینسان بە چی ڕزگاری ئەبێ لە دنیا و لە قیامەت و لای خوای گەورە؟ ئەفەرمێ فأخذ رسول الله بلسان نفسه وقال أمسك عليك هذا. پێغەمبەر صلی الله علیه وسلم تەشبیه بە ئێمە نەبێ، ئاوا زمانی خۆی دەرێنا بۆ دوو پەنجەی دەستی ڕاستی گرتی، فەرمی ئەمە بگرە ڕزگارە دەبێ. لەبەرەوە زمان خوای گەورە کە وەسفی پێغەمبەرەکات ئەفەرمێ وەسفی بەرهەمی زمانیەکە، ئەفەرمێ وما ينطق عن الهوى. گەورەترین وەسفی پێغەمبەر ئەوەیە کە هیچ قسەیەکی هیچ بڕگەیەکی شەرعیدا نەناوە و هیچ فەرمان و ئەمر و نەهیەکیدا نەناوە بە کەیفی خۆی، لە خۆی هیچ قسەیەکی نەکردووە. و پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بە عەبدوڵای کوڕی عومەری فەرموو، عەبدوڵای کوڕی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا چوومە لای جوولەکان ئەڵێن تۆ حەدیث زۆرە نووسیوە، پێغەمبەر هەرچی قسەی بکە ئەینووسیەوە، ئاگار لێبێ و ئینسانە ئینەما ئەنا بەشەڕ مثلکم، ئەوتا خوا لە قورئانەکەتانە فەرمێ من هەر بەشەرێکم وەکو ئێوە، ئاگاتان لێبێ. من چووم بۆ پێغەمبەرم جێڕایەوە، پێغەمبەری خوای فەرمووی بینووسەرەوە و مەترسێ ئەم زمانەی من نەحاقی لێ نایەتە دەرەوە، ناحەقی لێ نایەتە دەرەوە.
إلا حق نبي وبيغمبر صلى الله عليه وسلم بلاي دو قبر روي فرمي خاوني أم دو قبر هدو كان لو الرجو مردون تا استال عذابا كان بوي بيغمبر إخوة فرمي أمان قصي أنا وقصي برت هر قصي أمي بو جرا وقصي أمي خلقي ليك هانا خلقي بشر بوي بيغمبر صلى الله عليه وسلم يكشي الاستفادة جوركاني أو كافر أزمان من حق نبي لينا تدرو حق نبي نايله وخواي جورا القرآن زور بس أوي كدو ويحق الحق بكلماته خواي جورا فرمي حقك خوي بكلمة كاني خوي دار رجع أو حقك خواي جورا ويستويتي بإنسانيتي بجينه كقرآني بيروزة بكلمات كاني خوي دار رجع لبرو كلمات أو كلمات أنا برهمي زمان أويك إنما المرء بأصغريه إنسان بدوش تشكو لك حسابي وكذا دلي وزماني قد دلي زماني تشاق به وزماني كاتك تشاق به كدل تشاق به هر كس زماني تشاق معناه دلي تشاقه شو قال دل ملكه وكل فرمودي بيغمراتوا همو عند مكانش سربازن ملكه كتشام بيبر سرباز كان او جيب كواتا توانين بلين زماني جوان وقفتاري جوان يام بيتشوانو زمان شري وقصي ناشرين و بيئتكيتانا امان الرنگ دانوي دل لسر جستي مرو چونك دل باشا ملكه بيغمبر صلى الله عليه وسلم وعند مكانش همو جندي وسربازي اون تشام بيبر امريكا ليو درچ بو دفرچي تيابي اوي لي بلا چونك مثلا توسير كخواي جوره فري تطلع على الأفئدة كباسي أجري جهنم كافر تطلع على الأفئدة باشم من غيبتك زمان ما يكابود لمسوته كسي غيبتك بودري بسوته كسي جنيه ولا بودري بسوته أو بزماني جنيه ولا بزماني غيبتك بزماني شاهدي درويا بزماني كفرك دليا سوته ريبو شو أمريكا اللي يقدر شو بوا إما زين هركسك زماني باقبو دمي باقبو تشاوي باقبو عند مكاني باشو جير فرماني خواي جوربون بر فرماني خواي جوربون أو بما درك أو كصدلي شي باشا هركسك بيني من ببيتشار عند مكاني خراب دز وشين بو زمان وشين بو قصي خراب يقول تشاوي بيز بو تشاوي خراب بو عند مكاني خراب بكارنان لخرابها بكارنان أو دلي خرابه وشنك فرمانك اللي يدرسه. بله ما مستا زمان هر وقت خوای گوره لقرآنی پیروز از زمان و دوله و کی به یکی لنعمت کانی خوی باس کردوا. بله. چون ما في نعمت بدین یا نعمت چون بکار بیانین. خوای گوره دیاری کردوا که إنسان مسلمان بويا ألم نجعل له عينين ولسانا وشفتين خواهي قورب لقال تاوى باسي دموليه وكات چونك إنسان بتشاو إليه وبدمش تعبيري لياتواني أو شتيك بتشاوي يبينه لبروا خواهي قورب بيش اللي نعمة قورا كان دانا إنسان أتوانيت بمدو ليوي كأمدو ليوا بس جوان كاريو شوازي قصكان دانا برجين أصلي قصكان بزمانه كريه بام ليو ترتيبات يعني تحسينات يعني جوانيانا كان رازينته بس أمانة كدوري رازان نوان هي وأم زمانه كدوري قصك الدنيا خواهي قورا بو إنساني مسلماني دانا وأتواني بحشتي بيبكرك وباس ما كرت أتواني الرزامندي خواهي بيبدز بيني أتواني تشاكي بيبك أتواني إصلاحي لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس خواهي قورا القرآن فرين زوربي زوري قصكان تان باجنين زوري قصكان تان دسترتان أكون لسري محاسبة أكرين إلا مقر فرمام كا بتشاكا كاري بخير وخيرات بتشاكا كاري يان إصلاح بين خلقي كاتي بيغمبر صلى الله عليه وسلم معاذ نار بو يمن فرمي آقاتان لزمان تامي فرمي أي بيغمبر إخوة بو إنسان لسان زمان شي محاسبة أكري بيغمبر فرمي ثكلتك أمك فرمي دايك شين بوكا قرب سري دايك دوك ولا بكودي خمان أيتو تاسا نزاني وهل يكب الناس في نار جهنم على وجوههم إلا حصائد ألسنتهم أو خلق جهنم على سر رأك يشرين وتعذيب بدرين وعذاب بدرين هل لبر برهمي زمان يا موالياتوا لبر زمان برهمي خرابي هبوا كواتا إنسان أبي زور آقاي لزماني بيغمبر صلى الله عليه وسلم كوصفي مسلمانك يعني بزماني زرر بمسلمان نجيني كوكب سيارة جناب فمي المسلم من سلم المسلمون من لسانه ويده فلم مسلمان راستقينا ويك خلقين للزمان ودستي زماني بيش خصوه من لسانه ويده لبيش عفرين الزمان چونك فضيل كري عياض
ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ گوێم لە سوفیانی ثەوری بوو سوفیانی ثەوریەکی لە عالمە گەورەکان ڕەحمەتی خوایان لێبێ فەرمێ گوێم لێ بووی فەرموو ئەگەر تیرێک بە برادەرێک مۆنم پێم چاکترە لەوەی قسەیەکی ناشرینی پێ بڵم چکە جێ تیرەکە چاکە بێتەوە جێ قسەکە چاک نابێتەوە لەبەرەوە ئینسان بێ ئاگای لێبێ بە زمانی خۆی مستحەقی ئەوەکە لەو ڕۆژەوە بمرێت تا ئەو ڕۆژە زیندوێتە لە قەبرەکە سزا بدرێ عەزاب بدرێ کەواتە بەباری ئیجابیش ها زمان ڕۆڵێکی گەورەی هەیە لە کەمەندکێشکردنی دڵی بەرامبەردا بەشی دووەمی پرسیارەکەەوەی کە زمان چۆن بەکاربێنین ذکر کەلیمەتانی حەبیبەتانی إلى الرحمن ثقيلتان في الميزان خفيفتان على اللسان ثقيلتان في الميزان حبيبتان إلى الرحمن پیغمبر صلى الله عليه وسلم فرمودی صحیحە دو كلمة هن لەسەر زمان زۆر ئاسانن لە تەرازووە زۆر قورسن و زۆر سەنگینن و لای خوای گەورەش زۆر خۆشەویستن سبحان الله وبحمده سبحان الله العظيم بەکاری بێنە بۆچی بۆ ذکر بۆ یادی خوا بۆ فەرمانکردن بە چاکە چونکە لا خير في كثير من نجواهم إلا من أمر بصدقة أو معروف أو إصلاح بين الناس فەرمانی بە چاکە بکات لەناو خەڵقیە خەڵقی فێری چاکە بکە خەڵقی فێری ئەو کات سەدەقە بکەن سەدەقەش زۆر جار کەلیمەت طیبە صدقة پێغەمبەر صلی الله عليه وسلم کەلیمەی طیبە سەدەقەیە و دوای ئەوەش ئیصلاحی بینی خەڵقی و خەڵق ئاشکردنەوە اینجا ذکر تەسبیحات نوێژکردن کەلیمەی چاک شتی چاکی پێ بدرێت زمان بۆیە کراوە کە شتی چاکی پێ بڵێ بۆیە نەکراوە کە شتی خراپی پێ بڵێ بەڵام خوای گەورە ئینسانی سەر پشت کردووە وەکو ڕێزێک لێی گرتووە کەیفی خۆتە چۆنەکەی بیکە بەڵام بزانە لەسەر ئەمان پاداش دەدرێەوە لەسەر چاکەکە و لەسەر خراپەکەش محاسەبە ئەکرێ ئەتوانی بە هەردوو لا بەکاری بێنی وەکو پێمان گوت شمشێرێکی دووسەرە تیرێکە دووسەری هەیە توانێت بە هەردوو لا بەکاری بێنێ بە چاکە و بە خراپە توانێت بەهەشتی پێم سۆگەر بکە ڕەزامەندی خوای پێ بەدەست بێنێ ڕەزامەندی خەڵقیشی پێ بەدەست بێنێ لەگەڵ خەڵقیشا بینی خۆش بێ بە زمانی شیرینی چونکە زمانی شیرین لە کورداری خۆمانڵێ بە زمانی شیرین مار لە کون دێتە دەرەوە ئەو حاشە حازری گیان لەبەرەی کە هەموو خەڵق گەرێکی زۆر پێی ناشرین پێڵێ سەگە ئەم سەگا حاشە حازری حاشا لە بەرنامەکەی ئێمە بە قسەی خۆش ڕائهێنرێ شت بۆ خەڵق کڕێ بە قسەی خۆش ڕاگەنێ پاسی بۆکە ئەچێنێ چیری بۆ ئەگرێ حرەسیاتی بۆ ئەگرێ بە قسەی خۆش و بە زمانی شیرین و بە ڕاهاتن لەگەڵ زۆر باش مامۆستا لە باسی ڕۆژوە زۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی ئەگەر خەڵکێکی نەزان بەرامبەر بە ڕۆژوەوان قسەی خراپیان گوت تۆمەت و قسەی ناڕەوایان بەرامبەر بەکارێنا ئەم دەبێ لەسەر خۆ بڵێ من بە ڕۆژوم و زۆر باسی ئەوەشمان کردووە کە مسلمان لە ڕەمەزان و غەیری ڕەمەزاندا ئەبێ عەبدی خوا بێ نەک عەبدی ڕەمەزان چۆن کاتێک کە تۆ کەسێ بەرامبەرت زمانێکی تند و تیژ و خراپی هەیە چۆن بوون کاتێ بەرامبەر بە خۆت و گروپ و حیزب و بەرنامەکەت بە زمانێکی تند و تیژ و زبر تۆمەت و بوهتانت بەرامبەر ئاراستە ئەکات چۆن تۆ بە زمانێکی جوانتر بە نەرمونیانەتر وەڵامی بدەیتەوە لەم پەیوەندیە لەم هاوسەنگیا ئێمە ئەرکمان چییە لە بەرامبەر قسەی نەزانی براکانماندایان خەڵکێکی دیکەدا هەڵوێست و ئەرکمان چیە لەو کاتەدا خی گەورە لە قورئانە ئەرکی مسلمانانی دیاری کردو مسلمان نابێت چاو لە نامسلمانکە مسلمان سەرمەشق و مامۆستاکەی پێشەواکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم چاو لەوکە و قورئانی بەرنامێتی خی گەورە لە قورئانی پیرۆزا فەرمێ وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما فرمي بندكاني إخوة أوانك بهمني بسر أرزارون أجر كسكي نفهمش قسان لقلابك قالوا سلاما أمان بالسلام جوابين يعني بقصي جوان جوابينه أو جنيه ولا مسلمانك جنيه ناله چونکە مسلمانەکە خوای گەورە و پێغەمبەری خوا ئەمریان پێکردو کە نابێ ئەم زمانەی قورئانی پێخوێنی جنێوی پێ بڵێ کەواتە قالو سەلامە بە کابرای نەفام ئەو کاتێک کە جنێوی پێڵێ کە قسەی پێڵێ کە قسەی ناشرینی پێڵێ ئەمەڵێ سەلام یعنی قسەیەکی جوان قسەی ڕێک و پێک قسەیە کە دڵی عاجز نەکە وقولوا للناس حسنا خوای گەورە لە قورئان ئەفەرمێ نافەرمێ وقولوا للمؤمنین فەرمێ قولوا للناس ناس هەموو ئینسانێک گرێتەوە هەموو ئادەمی زادێک مسلمان بێ کافر بێ مانگا پەرز بێ عیسا پەرز بێ گاور و جوولەکە بێ کەیفی خۆیەتی حتى ئەوانەی کە ئەڵێن خوا کوڕی هەیە ئەڵێن سێ خوا هەیە ئەڵێن خوا ژنی هەیە ئەوانەی کە ئەڵێن مانگا ئەپەرستن مەسەن دار و بەر دەپەرستن خوای گەورە فەرمێ کە قسەی لەگەڵا کردن وقولوا للناس حسنا تۆ قسەی جوانیان لەگەڵا بکە بۆی بزانی کە دەرکێ بۆ خەڵقی ئاشکرا بێ کە ئەمایان کە قسەی ناشرینەکە بەرنامەکەی وایە ئەمەشیان کە قسەی جوانەکە بەرهەمی بەرنامەکەیەتی ئەمەش خوا وای فەرمانی پێ کردووە
وقولوا للناس حسنا بخلقي بلي ادفع بالتي هي احسن خواهي قولا فرمي درباري كي ادفع بالتي هي احسن درباري قاو رجولك فرمي قال لقال مسلمانان قصي جوان كرت لقال قاو رجولك واني بروان بدينا كيتونيا ادفع بالتي هي احسن صيغه مبالغه بابلين يعني زور بجوان تر والله مبروا واخواي قولا القران فرمي ولا تسبوا الذين يدعون من دون الله فيسبوا الله عدوا بغير علم جنيه مالبا پەرستراوە کانیان بە پەرستراوی ئەوانە جنێ مەڵێ بە کافرەکان جنێ مەڵێ بە کافرەکان فيسب الله عدوا بغير علم ئەوان جنێو بە خوارن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەعزە کەسێ لەعنەت لە دایک و باوکیە وتیان چۆن ئەی پێغەمبەری خوا چۆن ئینسان لەعنەت لە دایک و باوکیە فەرموویە چێ جنێو بە دایک و باوکی خەڵقی ئەڵێ لەعنەت لە دایک و باوکی خەڵقیەکە خەڵقیش لەعنەت لە دایک و باوکی ئەوەکەن خەتای ئەم بووە خەتای مسلمانەکەیە ئەی بۆ خەتای کافرەکە نییە بۆ خەتای مشریکە بتپەرستەکە نییە لەبەرەوەی ئەو بەرنامەکەی پێی ناڵێ حرامە بەس مسلمان بەرنامەکەی پێڵێ حرامە مسلمان ئەڵێ ئیمانم بەخوایە خوای گەورەژە فەرمێ جنێوتن حرامە لەعنەتکردن لە خەڵقی حرامە ئەڵێ بڕوان بە پێغەمبەری خوایە کە پێغەمبەری خوایە ڕەضیت بالله ربا وبالإسلام دينا وبمحمد النبي پێغەمبەرە فەرمێ کەسێک بەیانیان سێ جار و ئێواران سێ جار وا بڵێ لەگەڵ خۆمای بەمە باشەوە سێ جار بڵێ ڕازیم بە خوایەتی خوا ڕازیم بە پێغەمبەرایەتی پێغەمبەر ڕازیم بە ئیسلام دینم بێ باشە گەر ڕازی بە خوایەتی خوا و بە پێغەمبەراتی پێغەمبەر و بە ئیسلام خوا و پێغەمبەر و ئیسلام هەرسێکیان جنێو بە حرام دانن لەبەر تۆ نابێ بیڵدەی کابرای کافر ئێڵێ کەیفی خۆیەتی ئەو لەسەر دینی خۆی ئێڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دوو فەرمودەیەکیان دەفەرمێ کوشتنی مسلمان کوفرە و قسە پێوتنیشی فسق و فجورە لە فەرمودەیەکی دیکەشا ئەفەرمێ مسلمان جنێودەر و تانەتدەر و نەعلەتکەر و نەفرینکار نییە هەز ناکەی لە ئەمڕۆی مسلمانانە لە ژیانی مسلمانانە ئەم دوو فەرمودەیەمان پێشێل کردووە نەکرد بۆ منە زۆر جار قسەوتن بە مسلمان زۆر جار بە کاینانی زمانێکی تونند و تیژ و زبر بەرامبەر بە زانایان بەرامبەر بە جەمعێکی مسلمانان ئەمە بۆچی هۆکاری چیەکە پێغەمبەری خوا پێناسەمانەکە کە مسلمان نابێ ئەم سیفەتانی تایە بەڵام هەستەکەی لە ژیانی ڕۆژانەماندا ئەمانە بە ئاشکرا پێمانەوە دیارە بە زۆری عنی هەتا لە بینی حیزب شیشا کە تێگەچن کە لێک سوورە بنەوە کە گلەیان لە یەکترێ لەسەر زمانی بەعزە کەسە ئەبێ ئەحزاب بە تایبەتی ئەحزابی ئیسلامی شکۆیەکە ئاگر هەڵەگیرسێنێ ئەبێ ئەحزاب بە تایبەتی ئەحزاب و جەماعەتی ئیسلامی ئەبێ هەر کەسێک زانیان جنێو بە جەماعەتی گاڵێ بزانن ئەو ئاگری ژێر کایە بێ دەریکەن ئەبێ محاسبەی کەن ئەبێ دووری خەنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کابرایەکتی کوڕی دایک ڕەش بەبیلای حەبەش پێغەمبەر فەرمی ئەن تەمرئ فیکە جاهیلیە فەرمی تۆ کەسێکی جاهیلەتت یاماوە ئەمە پێی گوت دایک ڕەش واش بوو دایکیشی ڕەش بوو ڕاست بوو ئێشێک کە دوو حیزبی ئیسلامی بەگژێگاکە چێت لە حیزبەکەی خۆی لە ئەنتەرنێت وشتەوە شدەنووس ئەبێ بزانێ ئەوە یان دەستێکی ئەم لە ئەولایە چۆتەوە حیزبەوە یانە بێ بزان ئەو حیزبە بزان ئەو کەسێکی عاقڵ نییە یان خائینە کە ئەوێ حیزبەکەی ئەم بەگیش حیزبەکەیە کە ئاژاوە دروستکە لەسەر ئەو کە الفتنة أكبر من القتل فتنەیە دروستکە کە لە کوشتار خەتەرتر بێ لە جیاتی کوژراوێکی تیاوێ سەدان کوژراوی لێ بکرێتەوە وا لە ئەحزاب کە ئەحزابی ئیسلامی و غێر ئیسلامی لە یەکتر بخێن شەڕی ناوخۆ دروستکەن بەگژ یەکا بچن قسە بەیەک بنن ئەوانە بێت دەستیان بژیرێ بێت دەمیان بژیرێ بێت دەرب بکرێن بێ محاسبە بکرێن پێغەمبەر صلی الله علیه و سلم محاسبەی ئەو ذەڕی کردووە تا قیامەت دەمەی خوێنینەوە کە فەرمی ئەن تەمرئ فیکە جاهیلیە فەرمی ئەی ئەبوو ذەڕ بە دیارە ئەو ئەبوو ذەڕ بوو فەرمی بە بیلالی فەرمووی ئەوە تۆ دایک ڕەشە دایک ڕەش هەر لەسەر کەوای تۆ دایکیشی ڕەش بووە پێغەمبەر فەرمودەیەکی پێوتووە نەسیحەتێکی کردو تا قیامەت ئێمە بێ فەرمودەی بخوێنەوە نەڵێن کە جارێکە بە کەسی وانە دایک ڕەش با دایکیشی ڕەش بێ نەوەکو پێی ناخۆش بێ زۆر جار فەرمودەیەکی دیکە هەیە هەرچەندە بەشە لە زانانی ئیسلامە فەرموو کە صحیح نییە بەڵام واتایەکی زۆر جوانی تێدایە کە پێغەمبەری خوا فەرموویەتی فیتنە خەوتووە نەفرەتی خوا لەو کەسەی کە بە خەبەری دێنێ کەواتە زۆر جار کەسێک کە دوو خێزان دوو عایلە دوو حیزب دوو وڵات بە یەکەوە بە شەڕ ئەدا ناکۆکی ململانەیە لە نێوانیان دروستەکە سەرنجامی ئەم فیتنە و ئاشوب و ململانەیە و دروستبوونی ئەم هەموو ڕقوق و بغزە هەمووی بۆ ئەم دەگەڕێتەوە و دەبەر نەفرەتی خواکەوێت کە پێغەمبەری خوا فەرمێن فیتنە خەوتووە نەفرەتی خوا بەرەو کەسە بێ کە بە خەبەری دێنێ ئەگەر ئەوەش فەرمودە نەبێ با بڵێن چونکە ئەوە قسەی زۆر لەسەر هیچ کە فەرمودەی صحیح نییە بەڵام ڕئیشە لەسەر مەوضوعیش بێ قسەی کەسێکی کە بێ قسەی پێغەمبەر فەرمودەی پێغەمبەر بەڵام لە ئاەت و حەدیثەکانە ئەو وەرەگیرێ کە کەسێک کە قسەی خراپ کە کەسێک کە جنێو بڵێ کەسێک کە یعنی عیبادەتەکەی لێ وەرناگیرێ
عیبادەتەکەی لێوە ناگیرێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه. فەرمێ کەس دەربارەی کەسێکی ڕۆژوانە فەرمێ کەسێک واز نێنێ لە قسەی ناشرین لە قسەی خراپ کە بە ڕۆژووە با واز با خواردن و خواردنەوەکەشی بخوا و تەرکی نەکا وازی لێ نێنێ. باشم کابرای بۆ خواردن و خواردنەوە ناخوا بۆی کە بە ڕۆژوو خوا لەخۆی ڕازیکە جاخۆ ئەو کە ئەو قسە ناشرینانەکە خێری ڕۆژەکەی ڕوا با خواردنەکەشی بخوا خۆی عەزر نایە بخۆڕایی. وبيغمبر صلى الله عليه وسلم فرمى إذا كان يوم الصيام أحدكم فلا يرفث ولا يفسق وإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم. أجر إيش بالرجوع بالرجاء كسر أو رجاء نابي قصينا عشرين فلا يرفث. أفرمي الرجاء كبالرجوع رفث يعني نزيك النور لجنكي بالجنكي خوي نزيكنا بيته كخوابه حلال كدوه وجنيه ناليه قصينا عشرين بخلقنا له. أجر إيش كجنيه بيجود أو قاتله يعني بجياتو بابل من بالرجوم من ما دام الرجوع قرم أبي دم بارز من الجنيو دم بارز من قصي غلط بخلقي دم بارز من بختان كذن بخلقي زور جار بوي بختان ودروه يعني أماني ك غير احترام ما هي بو يعني بلام هم يعني بعض كان هندي كان لو أنا أو أنا إعلامين خوانا قصي كان بس كي يجرنوانه چندها جار بيستو أنا خلقي أنا أجاود رجل قصي كلا هنا قالوا سيانا أنا ولا يعني مالك كرة كان بياو كان كوشري أما الجيرو نسن أنا والله لسر خوش بيستكي باوكي خوش بيستكي كوشت أنا ساشتيك كوشراو أجاو في تنبو خلقي دروس سكن أنا والله أفرت خوي سلطان أفرت خوشينا سلطان دو خير أشتيك نسن بوي بلن سنجي كاكو تو سنجي خلقي راشي بودرو أويك وجداني هبه مسلمانك عقل إنسانك تجيش بيجر مسلماني نبي أو كناراني بتشاو كذا شو كجارك دو جار سجار درو اللي بيني وكشو أنا كي لكوداري خو أنا يجرنو كارن هم رجعوا في اليوم كون قولي لمرة كيام السندروبو رجع كان براستي قولي لي يا كشون هواري كتكاو رجعي تيور انتيام بخوا درو كناسين ما مصاب إنسان جيسي قنا منه أو كنارة جيسي قنا منه أو هيك الإنترنت عشان بلاوكاتو شتي دروب درباري أو فلان في صار درباري أحزاب درباري جماعات درباري خلق فرد دعاي أم كسا أو شوێنەی ئەویش ئەو کەناڵشکە و ئیشی لێکە جێسی قەنامێنێ لای خەڵقی بە درۆست مامۆستا چۆن ئێمە هۆشیار بینەوە بەرامبەر بە بەرپرسیارەتی زمانمان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئافرەتێکی لەشفرۆشی بەنی ئیسرائیل بەوەی چاکەیەکەوە کە لەگەڵ سەگێکە لەگەڵ پشیلەیەکە دەچێتە بەشتەوە بەڵام هەر باسی ئافرەتێکی دیکەی بۆ دەکەن ئەڵێن زۆر شەو نوێژ و عیبادەت و ئەم شتانەی هەبووە بەڵام پێغەمبەری خوا فەرمێ لە دۆزەخایە لەبەرەوەی دوو زمانی و فیتنەی بەسەر دراوسەکەیەوە کردووە. مانای وایە زمان مەسیری مرۆڤ دیاری ئەکا بەرەو جەهەنەم و بەرەو دۆزەخ. زۆر باش ئێمە چۆن بزانین بەرپرسیارەتیمان بەرامبەر بە زمانی خۆمان چییە؟ ئەنی زۆر جار ئێستا مرۆڤ زۆر بەلایەوە سەخت و قورسەکە نوێژی بەیانی بڕوا بەڵام زۆر بەلایەوە ئاساییە درۆەکە غەیبەت دەکات دوو زمانیەکە حتا شیرازەی بۆ منە ماڵی هێوەرژنی و ماڵی خەسوی و ئەم شتانەی تێگەدا. زۆربەی زۆری ئەم ئاەتانەی کە لە قورئانە هەڕەشەیە لەوانەیە کە بە زمانە وەیل للمکەذبین چەند جار لە قورئانە باسی مکەذبین کراوانە درۆ بەدەمەکرێ. پێ ئیمامی غەزالیە فەرمێ 20 گوناحی گەورە 20 لە کەبائیر بە زمانەکرێ وەکو جنێ و وەکو غەیبەت وەکو شاهیدی درۆ وەکو کوفر وەکو شیرک وەکو زۆر شتیکە کەواتە ئینسان ئەبێ ئاگای لە زمانی بێ و لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەسفی ئافرەتێکیان کرد کیانەمە بەڕۆژ بە ڕۆژووە بە شەو نوێژ دەکا سەدەقاکە خێر و خێرات دەکا بەڵام وتؤذی جیرانەها بلیسانها بەڵام بە زمانی عەزیەتی دراوسەکان پێغەمبەر نەیفەرموو ئەمە گوناحبارە و نەیفەرموو لە ناو ئەچێتە ناو دۆزەخەکانە فەرمی فهي في النار فەرمی هەر لە ئێستا و لە جەهەنەم فایەکە بۆ تەعقیب یعنی بۆ ئێستا هەر ئێستا لە دوای قسەکە هەر لە ئێستا و لە دۆزەخایە گەر واز نێنێ. قورئانی جا فەرمێ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر هەموو عیبادەتەکان بەڕاستی هەموو فەحشا و عیبادەتەکان بۆ هاتوون ڕاستە ینی هیچ لە بەرهەمی هەموو عیبادەتەکان ئەوەیە کە ئینسان بگێڕێتەوە لە خراپات چۆن شارەزا بین یان چۆن تێبگەین و هۆشیار بینەوە لە بەرپرسیارەتیمان بەرامبەر بە زمانمان. ئینسانە بێ بزانێکە یەکەم ئەگەر زمانی چاک بەکاربێنێ و فەرمانی خوای بەجێناوە خوای گەورە فەرمانی پێکە زمانی چاک ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة كلمەی چاک کە بە زمانەترێ وەکو درەختی بەردار وایە. اینجا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خێر و خێرات کەن ئەگەر بۆتان نەکرا نەتانتوانی حیوان بکەن بەخێر فبكلمة طيبة قسەیەکی جوان کە لەگەڵ خەڵقیە قسەیەکی تەبەسومک فی وجهی ئەخیکە صەدەقە ڕوود خۆش بێ لەگەڵ خەڵقیە ئەگەر ڕوو خۆش بوو لەگەڵیا
أو أشياء يعني صدقة خير بونسها بيغمبر صلى الله عليه وسلم إن في الجنة غرفة يرى ظاهرها من باطنها وباطنها من ظاهرها أعد الله للذين طاب كان بوشي بيغمبر فرمي لمن حسن الكلام ولا شوية كافر لمن طاب الكلام بو كسيك قصي جوانا غرفة يعني كوشك لباش تاع بوشي ناو إلى درو ديارة درو إلى ناو ديارة زور نهاية يعني بيغمر وصفه كافر كتيان بوشي إيه بيغمر إخوان لمن يا رسول الله قال لمن طاب الكلام هو بو كسيك قصي جوان به كقصي خوش به إنسان بقصي خوش بقصي جوان بذكر بتسبيحات كجورتين كلمة كبزمان بوتر لا إله إلا الله جورتين كلمة ودعاء و بيغمبر صلى الله عليه وسلم فرد شوار كلمة زور خوشويسن بلا إخوائي جوروا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر إخوائي جوري كلمات كان يدياري كدنا فرمي أوانا بكن أبي إنسان بدوش أتواني زماني بكار بيني كم بتشاوري أو باداشتا جورا و تاق زمان بكار هنان قصي تشاكردن جيب جيكني فرماني إخوايا جيب جيكني فرماني بيغمبره وأو إنسان برو بهج دبا بخراب بكار هناني برو كفر يبا برو دوزخ يبا برو أو يبا كخلق اللي رازيني خلق خوشيانا خلق حزنا كان نقول يدان شوكا قصكاني ناشرين بكلكي مجلسنا دور لخلقيه دور لخواه أبي إنسان أما بزانك إنسان بهوي تشيو تد جهنم بهوي تشيو توش عذابي قبل بكو باس ما كان بهوي قصيني وقصابه بس تشيو تد جهنم وهل يكب الناس على وجوههم في نار جهنم إلا حصائد ألسنتهم كواتاجر عبادة كان أنتواني كلبشو زمان ما نديل بكن وكل الدم بكن زندانيك تنها لقصي خوشة لقصي باشا بكاينين كواتا عبادة كان يجيج أرزشي كان نعمل بهمنا لين شويك مولانا رومي برحمة بالدستو بوشونويج كراكشي خبر دكاتو دل باب سيدي دراوسه كمان كچون پردیان دادا تو خوتون بريا اوان ان شاء الله استان عبادت يعني مولاناش دفهم بريا كرمتوش دخوتي تو او غيبتنا دكردن كواتا عبادته كان او كاتا ارزش وبايخي كان هيك ايمان برامبر بمسلمانان برامبر بدراوسه كمان هميشه خوش گفتار و قصي جوام كن يچ حقي مسلمانان بس نك دراوسه حقي همو مسلمانك حقي همو انسانك وكباس ما وقولوا للناس حسنا حقي همو انسان بس ايم مسلمان اويكا ابي قسمان جوامع لغلي بانجي كي بو اسلام اموش غاريه كي وتاري بو خيني حتشيش تقبي بقصي جوان اگر كسي بقصينا 20 خلقي بانكر بو اسلام وخلقي بجوانا كد خوي جوري او كسم حاسباك تنزاني بانجان كي حسن الخطاب يشكل له معجزاني كدراو ويش اللي بيغمبر كان بداود خوي جوري فرمي حسن الخطاب ما داود يعني بزاني قصبك قصي جوامك قصي جوان كردن ضرورة إنسان مسلمان خوي فيركا وبزاني شلون زماني بكاريني وبزاني حتى زياتر قصبك زياتر هلاك إمام علي فرمي وتا أول با بجوري سنتي بيغمبر صلى الله عليه وسلم لقال خلقيا قصبك قصي جوان بقرب دعاء قصيا شون إنسان يشل زانا كان فرمي درباري جنومر يا برسي عفرتي لي برسي وتي شون لقال عاصر كما شون تي شون أقرب زاني كام خوارنا خوشا شون حزيلتي أو بو رازينيو أبي أو قصشي بو برازينيو أنا بزاني تقصيكي بي خوشا جنومر لبيني خوانه تقصيكي بي خوشا تقصيكي بي تاكا كيفي بتقصيكي بتقصي ضلي خوشا بي بو شوازه قصي لقال عبكي عبادته كان باسم كد بيغمبر صلى الله عليه وسلم فرميت كسيق واز قصي خراب نين كل حديث كان خنمو واز قصي خراب نين باواز خواردنا كشي دون خوي دون خاطر لخواردنا كي باواز خواردني نين خواردنا كشي بخوا اويش خواتو خوي ما دونك بخوراي ان الصلاه تنهى عن الفحشاء والمنكر نيوز بجرته لخراب يجي حرم منكر كان منكر زمان وكو باسمان كامام غزالي فرمي بيز جناحي قوري بيك بيز قال سكولا كان دعاء وحج فمن حج البيت فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج الكسيك شو حج على بيت إخوة فلا رفث نزيق جنكينك ولا فسوق ولا جدال نشر قصيه نشتنا 20 نقصينا 20 هي الحجة دبرو إنسان لو عنك بيش تبهشته وكو بيغمبر صلى الله عليه وسلم فرمي قلتني زمانه بس إنسان رزقاري فرمي أما بقرا رزقار دبي زمان بقرا رزقار دبي وأو كوشك خوشي كلا بهشتها أبو شيء لمن طاب الكلام بو كسيك قصي خوش على الخلقية قصي ناشرين قصي خراب جنيو هل قصيك معناه خراب يبي وأنا هموي بيتشواني لقل
دین و ئیمان و ڕەوشتی ئینسانی مسلمانە و بەهرێکی لەوانە گوناحبارە بێ بەیەکی لەوانە خێری عیبادەتەکەی کەمە بێتەوە و هەر کەسێک عیبادەت کاو لەو خراپانە نەیگەڕێتەوە کە بەعزیان خراپەی زمانن معنای عیبادەتەکەی باش نەکردووە عیبادەتەکەشی لێ قوبوڵ ناکرێت لێشی قوبوڵ بێ خێرەکەی زۆر کەمە بێتەوە. زۆر باش مامۆستا دەگەڕنەوە کە دوو زانای تابعین لە هەرزانە بەهێزەکانی ئیسلام مناقەشەیەکی تند و گفتوگویەکی تند لە نێوانیاندا ڕوودەدا تا ڕادەی یەک لە یەکتر سوور بوونەوە و دڵعادزکردنی یەکتر بەڵام کاتێک کە دوای کۆتایی بە دانیشتەکان یەکێک لە زانکان دەڕوا ڕەشوەی وڵاخەکە بۆ میوانەکەی دەگرێ دەڵێ ئێمە لە زانست و لە تێگەیشتنمانە جیاوازین بەڵام لە ژیانی ڕۆژانەماندا و لە برایەتی دینیماندا هیچ جیاوازی و خلافێکمان نییە. جیاوازی ڕاوبۆچوون حیزبێک دیدێکی جیاوازیە حیزبێکی دیکە یان بۆ عایلەیە دوو عایلە دید و تێڕوانینێکیان بۆ ژیان بۆ ئاین بۆ فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە تا چەند دەبێ ئێمە زمانمان نەکەینە چەکێک بۆ یەکتر کوشتن بۆ یەکتر تواندنەوە یەکتر ئازاردان. ئێمە کاڵێن ئێمە ینی ئەگەر وەکو مسلمان بڵێن ئێمە مسلمان واجبە لەسەری ئێمە لە ئەوڵ ئیشارەتمان پێکرد لە ئاەتەکانە هاتووە خوای گەورە فەرمێ وەقولوا للناس ناس کلمەی ناس یعنی ئەگەر دراوسێت بێ کافریش بێ ئەگەر مانگا پەرز بێ ئەگەر گواسمان کرد گاور بێ جوولەکە هەر کەسێ مسلمان بێ هەر کەسێ بێ لەگەڵ تا ئەبێ لەگەڵ خەڵقیا زمانە شیرین واجبە لەسەر ئینسانی مسلمان واجبە لەسەر ئینسانی مسلمان لەگەڵ بەرامبەرەکە زمانی شیرین بێ قسەی خۆش بێ ڕووی خۆش بێ قسەی ناشیرین بەکارنێنێ ئەگەر ئەوی جنێوی پێگوت ئەم بە زمانی شیرین جوایی باتەوە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما زۆر کەس کە قسەیان کردو لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی محەممەد لەو ماڵی خوایەتی بمەرێت لەکەی ڕاشەوە ملی پێغەمبەری ڕوشاندووە پێغەمبەر ئیمامی عومەر دەنگی بەسەرا بەرزکەوە فەرمێتی بڕۆ بیێرێ ئەوەندە زیایشی بەرێ حەقیقەت کە لێی تووڕە بووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خەڵقی تووڕە نەبووە و قسەی جوان بۆ لەگەڵ خەڵقی ئەوانش کە لە دەوری پێغەمبەر هەموویان ئەسحابە نەبوون کافری تیا بووە بتپەرستی تیا بووە گاوری تیا بووە جوولەکەی تیا بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەی ناشرینی لە دەم نەهاتۆ دەدەر جنێوی نەکتۆ بە حیاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جنێوی بە کەس نەکتووە قسەی ناشرینی بە کەس نەکتووە ئەسحابەکانیش وا فێر کردوون هاوڵە مسلمانانشی وا یعنی تەوجیه کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاڕاستی مسلمانانی وا کردووە کابێ مادام شوێن سونەتی منەکەون ئەبێ ئێوەش قسەی ناحەق نەکەن ئەبێ قسەی نابەجێ نەکەن ئەگەر کردان ئەبێ تۆبەی لێ بکەن ئەبێ ئینسانی مسلمان بزانێ یەکێ لە قسە یەکێ لە گوناحەکان قسەی ناشرین ئەبێ تۆبەی لێ بکات پەشیمان بێتەوە وەکو باسمان کرد حیزب بەشەڕەیە ماڵ بەشەڕە کاکە کابرا کافرە کابرا بڵێن کافرە هەن نوێژ ڕۆژ و عیبادەت ناکە خوا محاسەبەیەکە نابێت تۆش بە زمانە محاسەبەی بکەی تۆ جنێوی پێ بڵێ و قسەی ناشرینی پێ بڵێ و غەیبەتی بکەی و لێی تۆڕەبی و خوش بیخاتە جەهەنەمەوە خوای گەورە خۆی قبوڵی ناکە خوای گەورە شتێ وا قبوڵ ناکە ئێچێک لە دووسێ لاوە محاسەبە بکرێن محاسەبە قیامەت عایدی خوای گەورەیە ئێمە لە دنیا بۆمان هەیە کە بچین لەگەڵ خەڵقیا قسەی جوان بە قسەی خۆش بە قسەی نەرم بانگیان کەین نەسیحەتیان کەین و ئەو شتێک کە ئەو دینەی کە ئەمانە پێیان بەعەکسەوە ینی زۆر جارزانەکانە فەرمون ئەبێ ئەگەر تێ دین ڕاگەێنێ بێ بە ئەخلاق ڕایگەێنی بە ڕەوشتی جوان بە کردەوە ڕایگەێنی ئەنجا بە زمانت ئەبێ خەڵقی سەیری لە پێشە سەیری کردەوەکانەکە ئەنجا سەیری زمانەکە کە خەڵق زمان زۆر کەسەیە دوو کەسات نە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکیان ناحەقی کرد بوو بەڵام کە کەوتنە قسەن ئەوەی کە ناحەقی کرد بوو داوای ناحەقیەکەی کرد زۆر زمان شیرین و قسە زان و زۆر زان بوو پێغەمبەری خوا حەقەکەی یا بوو دواییان ئەی پێغەمبەری خوا وەڵا حەقی ئەمان بوو پێغەمبەر فەرمی بەعزە کەسێ بە زمانی پارچەی ئاگر بخۆی مسۆگەرەکە ئەو پارچەی ئاگر ماوەتێ بەدەن زمانی بەکارهێنا بۆچی زمانی بەکارهێنا بۆ ناحەق پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی کردو لەوەی کە ئینسان زمانی بەکاربێنێ بۆ پارە پیاکردن زمانی بەکاربێنێ بۆ سوێند خواردن زمانی بەکاربێنێ بۆ خەڵق خەڵەتاندن چونکە ئەوانە هەمووی پێچەوانن لەگەڵ ئەو عیبادەتەی کە ئینسانی مسلمانێکە هەموو عیبادەتەکان بۆیە هاتوون ئینسان فێریشتی جوان بکات لە سەروی هەمیانەوە قسەی جوان چونکە قسەی جوان زمان کە قسە بەرهەمی زمانە بە یەک کەلیمە کابرا خراپترین کافر ئەبێتە مسلمان ئەبێتە ئەولیا ئەڵڵا بە یەک کەلیمەش چاکترین مسلمان کافرە بێ چونکە کەلیمە لە زمان دێت دەرەوە مامۆستا بەشێک لە شارەزایان دەڵێن ئەو هەموو ئەخلاق و ئەتەکیەتە جوانی کە لە سوورەتی حجوراتدا هەیە لە غەیبەت نەکردن تانە و تەشەر لە یەک نەدان گاڵتە نەکردن بە نەسەب و بە زمان و کەلتوری یەکتر و بە جاسوسی نەکردن و کۆمەڵە شتی دیکە دەڵێن هەمووی بۆ هێنانەدی ئامانجێکی گرنگە کە خوای گەورە هەر لە ناوەڕاستی سوورەتەکە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە بەڕاستی زمان تا چەند
ڕۆڵ و پێگەی هەیە لە دروستکردنی پەیوەندی برایەتی و لە هەمان کادا بە خراپ بەکارهێنانی تا چەند ڕۆڵی هەیە لە نەمانی ئەو شیرازەی پەیوەندی و برایەتی و خۆشەویستی کە لە نێوان مسلماناندا هەیە. دیارە ئینسان یەکەم جار کە ئینسانەکە بینێ خۆ ڕۆشتی نابینێ، زمانی هەبینێ، قسەکردنی هەبینێ. قسەکردن گەورەترین دەوری هەیە لەوەی کە سەرنجی خەڵقی ڕاشد، گەورەترین دەوری هەیە لە جارێ وەکو دینی خۆ وەکو دینی ئیسلام، یعنی کابرای کافر بە کەلیمە مسلمانە، بە قسە مسلمانە، بە زمان مسلمانە بێ. کابرای کە ئیمامی عەلی ئوسامە چوونە سەری و حەود مسلمانی شەهید کردبوو، دوای کە خسیانە ژێر پیانەوە کوتی لا ئیلاهە ئیلەڵڵا، ئیمامی عەلی نەیکوژ، ئوسامە شمشێرێکی لێیە، دوایی ئەڵێ کە چوومە لای پێغەمبەری خوا و پێیان گوتیانی پێغەمبەری خوا الله تیشی لا ئیلاهە ئیلەڵڵا، بەڵام ئوسامە شمشێرەکەی لێیە. ئوسامە ئەفەرمێ پێغەمبەر ئەوەندەی محاسبە کردم، فەرمووی کەیفە فەعەلتە بلا ئیلاهە ئیلەڵڵا، فەرمی تۆ چۆن شمشێرێکت لە لا ئیلاهە ئیلەڵڵایەوە، چۆن شمشێرێکت لە سەرێکاوە کە وتێتی لا ئیلاهە ئیلەڵڵا. ئەڵێ ئەوەندەی وا پێوتم پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو ئەڵێ خۆزگە هەر ئەمڕۆ مسلمان بوومە، ئەم هەموو کردەوە چاکەم من بەتاڵ بۆ تۆ دیارە کە شمشێرێکم لە کەسێکاوە کە یەک کەلیمەی چای کردووە. لەبەرەوە بە زمان ئینسان ئەتوانێ دۆستایەتی خوا بەدەست بێنێ، دۆستایەتی پێغەمبەر بەدەست بێنێ، بێ بە مسلمان، بێ بە ئەولیا الله، بە هەژم سۆگەرکە، ئەشتوانێ دۆستایەتی خەڵقی بەکاربێنێ، خەڵقی عاجز نەکا، خەڵقی لە خۆی نەزڕێنێ، مەسەڵەن لە خەڵقی دوور نەکەوێتەوە، خەڵقی لە خۆی عاجز نەکا، سەرنجی خەڵقی ڕاکێشێ، وا لە خەڵقی کا گوێ بۆ بگرن، وا لە خەڵقی کا بە گوێ بکەن. زۆر کەسێکە هیچ کردەوە و یارمەتێکی عەمەلی نییە بۆ خەڵقی، بەس بە زمان. ئێمە زۆر کەسێک خەڵقی بێکە لە وڵاتێکی خۆشمانێ نەبینیمانە لەگەڵی دانیشتون، نە یارمەتی یاوین، نە هیچ شتێکی بۆ کردوین، بەس هەردەوەی کە قسە جوانەکانی هەڵێ بەخوا ئەو خەڵقی من زۆر خۆشەوێ، ئەو کەسم زۆر خۆشێ، ئەو عالمە، ئەو زانایە، هەر لێرە دوعای خێری بۆکە بۆ بە زمانی بینیوە. لەبەرەوەی ئینسان بە زمان ئەتوانێ حتا ئاژەڵەکانیش ڕام بێنێ، بە زمان ئەتوانێ ئاژەڵەکان پێشتر باسم کرد، ئەتوانێ کام ئاژەڵێک کە خەڵق زۆر بەستووکی ئەزانێ ئەتوانێ ڕامی بێنێ، ئیشی پێ بکە، خزمەتی پێ بکە، ڕاوی پێ بکە، حرەسیاتی پێ بگرێ و دوای ئەوە حرەسیاتی ماڵەکەی خۆی پێ بگرێ، بەکاری بێنە بۆ شتی چاک. اینجا کە ئێمە وتمان حەیوان ئەگەر ئینسانە عەقڵی هەبێ و ئینسانە خوێنەواریە بێ، با خراپیش بێ، با بێدینیش بێ، با کافریش بێ، با لەسەر دینی ئێمەش نەبێ، واجبە لەسەرمان ئێمە بە زمانی خۆش، بە قسەی خۆش، بە زمانی شیرین ڕایکێشین. واجب نییە لێی تووڕە بێ، هەر کەسێ لێی تووڕە بێ خۆی گوناهبارە بێ، هەر کەسێ لێی تووڕە بێ. ئەوە ئەسحابەیە بە کەسێکی کتووە دایک ڕەشە، وەکو باسمان کرد، ڕاستیشە دایکی ڕەشە، پێغەمبەر فەرمێ تۆ جاهیلەتت یاماوە، ئەوە بەرنامەی غێری ئیسلام بە خەڵقی بڵێ دایک ڕەش. یەکێکی لە خێزانەکانی بە یەکێکی دیکە لە خێزانێک تۆمەتێکی لێدا پێغەمبەری خوا فەرمێ قسەکە دێنە بۆگەنەگە بیخەیتە دەریاکانەوە بۆگەنی. پێی تۆ کورتە باڵایە. بەڵێ عائیشە فەرمێتی کورتە باڵایە، ڕاستە کورتە باڵاش بۆ سەفیە، بەڵام پێغەمبەر فەرمی تۆ کەلیمەیەک وتووە ئەگەر بیخەیتە بەحرەکانەوە بۆگەنیەکە، کەلیمەکەش ڕاستە. لەبەرەوە ئینسانە بێ ئاگای لە زمانی، بە زمان ئەتوانی خەڵقی ڕاکێشی بۆ لای خۆت، بە زمان ئەتوانی سەرنجی خەڵقی ڕاکێشی بۆ لای خۆت، بە قسەی جوان، بە قسەی شیرین، بە زمانی شیرین، وەکوڵن حتا لە کوردەواری خۆمانڵێن ئەڵێ ئەوەندەی کە ئینسان ئەتوانێت بە قسەی خۆش مار لە کوندێت دەرەوە. ئەفەرمێ ئەوەندەی ئەتوانی لە کتێبێکگای کلیل و دیمنە، ئەڵێ ئەوەندەی ئەتوانی بە کەوچکێ هەنگوین ڕاوەمێش بکەی بە 100 دەترش بۆ ناکرێ، بۆ چونکە هەنگوینەکە شیرینە بۆی دێن، حیواناتیش بۆی دێ، بەڵام ترشەکە بۆی نایەن. لەبەرەوە ئینسان سنەتی پێغەمبەر ئەوەیە کە بە زمانی شیرین لەگەڵ خەڵقیا هەڵسوکەوت کە. عائشة فرمي بيغمبري خواه فرمي أمرنا أن نحن معاشر الأنبياء أمرنا أن ننزل الناس منازلهم. بيغمبر فرمي إما جماعتي بيغمبر كان أمر بان بيكرا ببي عقل لقى الخلقيا دانش ببي عقل قصر لقى الخلقيا بكين كلم الناس على قدر عقولهم بجوري عقلي قصان لقى لابكا. بيغمبر صلى الله عليه وسلم قصير لقى من الله كدوا لقى الجوراء كدوا لقى الباشا كدوا لقى كافرا كدوا لقى جولك حموي بأسلوبك جوان لكم فرمودەی پێغەمبەر جنێویتیە، جنێوێکی بە جوولەکەی کوتوێ، بە کافرێک، بە بتپەرستێک، بتپەرستەکان تویان تۆ درۆکەی بە پێغەمبەری خوا، تویان تۆ کتێبگرەوەی، تویانە تۆ ئیدعای غەیب بکەی، تۆ جادوگەری، تۆ نازانم ئەستێرە ناسی، تۆ چی، هەموو شتێکیان پێ وتووە، تۆ بەکرێی جیراوی، تۆ بەکرێی جیراوی. لە عایشە خانیشی قبوڵ نەکرد کە جوولەکەکان وتیان مردن بۆ تۆ ئەم بەس شێوازێکی تر وتیان السلام عليكم، فەرمی ئەی پێغەمبەر العنهم لعنت، يعني بيغمبر فرمي ما بعثت لعانا، من بويناتم لعنة لخلقي بكم، إنما بعثت رحمة مهداة
من هاتم بم بالرحمة ماي هداياتي خلقي خلق قال لعنتي لي وكي زني في بلي هدايتك هر ناوي زۆر باش مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتا زمانی خۆش و گفتاری جوانی بۆ کۆڵێ لە موسڵمان بەو شێوە سادەی هەر قبول نەکردو تەنانەت دەفەرمێ ئەبێت تێکەڵ بێ بە زەردەخەنە و ڕووی خۆشیش کە ئێمە تەوەری بەرنامەکە گفتار و ڕووی خۆشە ئەم تێکەڵکردنی ئەم دوو سیفەتە جوانە گفتاری جوان و قسەی جوان و زمانی پاراو لەگەڵ ڕوویەکی خۆش و پڕ لە زەردەخەنە چه کاریگەری و کەمەندکێشکردنێکی تێدایە تا چەند لەم ڕێگەیەوە ئەتوانین بەسەر هەڵەی بەرامبەرەکانماندا بەسەر دڵی ڕقی بەرامبەرەکانماندا زاڵ بین. شێخ محەممەد عەبدوڕەحمەتی خوای لەوێ نامیلکێکی نووسێ بە ناوی تەبەسسومەوە ئەوە زۆر نامیلکێکی بە نرخ هەر کەسێ بخوێنێتەوە کە باسی ئەوە کاڵێ ئەو دڵانەی کە تۆپ و تیارە کە چەک کە شمشێر کە تیر کاری تێناکە کە ڕەشە کاری تێناکە کە تەعزیب و گرتن و سجن و لیان تەسی تێناکە بە قسەی خۆش ئەکرێتەوە بە قسەی خۆش ئەکرێتەوە ئەو کەسانەی ئەڵێ قسەی خۆش زەردەخەنە و قسەی خۆش چەکی دەستی عالمەکان بووە چەکی دەستی پێغەمبەرەکان و بەرامبەر بە نەیارەکانیان بەرامبەر بەوانەی کە ئێعترافیان بەخوا نەکردووە حسابیان بۆ خوا نەکردو بەگوێ خۆیان نەکردو بەڵام ئەمان بە قسەی خۆش وایان لێکردون خواشیان لا خۆشەویستکردون ئیمانیشیان هێناوە کەسانێک کە چوونە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە نمونە زۆرە یەکێ لەو نمونانە عومەیری کوڕی وەهب کە یەکێ بوو لە پیادەگوت شەیطانی مەککە ئەوەندە خراپ بوو ئەوەندە کابرایەک وانەی کە ئەوەی کە لە جەنگی بەدرا چوو مڕاقبەی جێشی موسڵمانان کرد دوای شمشێرە کوڕەکەی گیرا بەدیل لە بەدرا دوای چوو پێغەمبەر کوژێ لەگەڵ سەفوانە بڕیاریاندا و حیکایەتەکەیە چیرۆکە شمشێرەکەی زەهراوی کرد و بە سەفوانی گوت لەبەر قەرزداری و ماڵ و مناڵە زۆرەکەم نەبیاچوو محەممەد مەکوشتی هەردووکیان ئایدی من بێ قەرزەکانت بۆی و ماڵ و مناڵەکەش لەگەڵی خۆمە بۆ بەخێوکەم هەتا ئەمرم تیدە باشە بەس باسینەکەی هیچ کەس نەیزانێ ئیلا خوای کەعبە نەبێ من خۆم و تۆ خوای کەعبە نەبێتی باشە ڕێکە چوو بە دەمی پێغەمبەر فەرمووی ئیمامی عومەر لە دەرەوە بینی فەرمووی بیگرنەوە شەیتانی قوڕەیش هاتووە بە قوڕایی نهاتووە پەتەکان لە ملی خست بردیان بۆ لای پێغەمبەر فەرمووی بەڵای کەن هاتە نزیک پێغەمبەر ویست لە کاتی نوێژ و ئەمانە پێغەمبەر کوژێ پێغەمبەر فەرمووی عومەر بۆچی هاتوویتی هەروە هاتووم پێغەمبەر ساسن دوارە لێ تۆزێکە ڕاوەسە و پێی فەرمووە بۆچی هاتووی هەروە هاتووم دوایەتی ئەو چەکە بۆچی هێناوە ئەو چەکە جا لە بەدرا خۆ فریامان نەکەوت هەموو پیاوەکانمان کوژران و کوڕەکەممان بەدیل گیرا و هەر هاتووم سەرێ لە کوڕەکەم بم پێغەمبەر فەرمووی ڕاست بوو لەگەڵ سەفوانە چیتان باس کرد لای حەجر الئەسوەد لای حیجری ئیسماعیل لای حیجری ئیسماعیل چیتان باس کرد ئەی تۆ نەگوت من لەبەر قەرزداری و خێزانی زۆر نەبێت محەممەد دەکوژم سەفوانیش تی خێزانە زۆرەکەش و قەرزەکەش لەسەر من چۆ ئەڵێ یەکسەر عومەیر تی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله تی وەڵڵاهی ئەی پێغەمبەری خوا چەند جار ئەسحابەکان ئەی پێغەمبەری خوا با بیکوژین ئەی پێغەمبەر فەرمووی نەمەیکوژم زان نەخۆ بۆچی هاتوو جارێ دوایی کە بۆی دەرکەوتی وەڵڵاهی هیچ کەس نەیزانێت ئیلا خوای ئاسمان بە تۆی کردووە چونکە من و سەفوان نەبێ کەس نەیزانیوە کابرا موسڵمان بوو بە قسەی شیرینی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر کەسی کەش کە هاتووەتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوانە کە خەجاڵەتی کێشاوتی تا ئەو سێ کەسێک کە لە تائیف ئەو سێ ڕێز عەشیرەتەی کە لە تائیف ئەمریان کرد پێغەمبەر بەردەباران کرێ شێت و مناڵیان تێبەردا هەر سێکیان دوایی لە وەفدی تائیف وەفدی یەکێ لە عەشیرەتەکانە هاتن بۆ مەدینە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە ڕیوایەتی صحیحات وەفەرمێ هەر سێکیان موسڵمان بوون هەر سێکیان وتیان ئەی پێغەمبەری خوا خەجاڵەتین پێغەمبەر فەرمووی عەفا الله عەما سەلەف خوای گەورە عەفوی ئەوەی پێشوو لەمەوە دوعاگاتان لە خۆتان بێ ئێمە وەکو موسڵمانە بێ لە ئێستا بە دوعاگامان لە خۆمان کە موسڵمانین بەشێکی زۆری فیتنەی ئەم وڵاتەی ئێمە بەینی ژن و مێرد بەینی دەر و دراوسێ بەینی کوڕ و دایک و کچ و دایک و باوک هەمووی لەسەر زمانە هەمووی بە زمان دەست پێکە هەمووی بە شەڕ هەموو شەڕ و حتا شەڕە چەقۆ شەڕە تفەنگ شەڕەچی بە زمان دەست پێکە بە زمان دەست پێکە ئەگەر زمانیان بگرن و بۆ شێوەی کە شەرع داینا بۆ شێوە بەکاری بێنن خۆ شەرع نافەرمێ قسە مەکەن ئەفەرمێ قسە بکەن ئەفەرمێ زۆریش قسە بکەن بەڵام با قسەی چاک بێ با ذکر بێ با تەسبیحات بێ بە ئامۆژگاریکردنی خەڵقی بێ بە ڕێگای چاک پیشان خەڵقیدان بێ با خەڵق بجێڕینەوە لە خراپە بە فەرمان بە خەڵکیکەن پیاوەتی و چاکە بکەن ئەوە لە قورئانە باسی کراوە کە زمان بەکار بێنرێ خوای گەورە بۆی داناوە کە بەکار بێنێ بەس بە چاک بەکار بێنێ زۆر جار خەڵک وا دەزانێ زمان تەنها لەو نێوانە کە من بەرامبەر بە برا موسڵمانەکەم حزوری هەبێ اینجا ئەو بەرپرسیارەتیە بەبێ ئەوەی گوێدانە ئەوەی ئەگەر لە فەیسبووکە شتێک دەنووسێ
لەوەچێ من دژایەتی شخصێکی وەکو بەڕێزت بکەم یان بمەوێت لە مقدساتی ئاینی یەکێک بدەم بەڵام بە هەزارەها کەس دڵ بریندارە بێ دڵی هەزارەها لایەنگر و شوێنکەوتوی ئەو حیزبە ئەو ئاینە ئەو ئایدۆلۆژیایە ئازار ئەدرێ مرۆڤ چۆن وا تێبگا کە لە فەیسبووکە لە تەلەڤیزیۆنە لە کۆڕ و کۆبنەوە لە بازاڕە لە هەموو شوێنێکە زمانی ئەگەر بە نووسین بێ بە دەربڕین بێ هەر بەرپرسیارە لە نووسینەکانی و نابێ لە فەیسبووکیشە زمانی بکاتە چەکێک بۆ ئازاردانی خەڵکی بەکارهێنانی زمان ئەو نووسینی قسەی زمانە نووسێوەنیە نایە زمان پێ بڵێ ڕاستەخۆ بۆیە نووسێ هەر فیتنەیەکی لێ بکێتەوە ئەو کەسە گوناهبارە هەر کەسێک من سن سنة سيئة فعليه وزرها ويزر من عمل بها إلى يوم القيامة هەر کەسێک فیتنێ بنێتەوە جا بە زمان بێ بەدەست بێ بەر شێوێ بێ حتا ئەو فیتنێ بمێنێت چەند خەڵقی گوناهیەکە کە خراپەکە ئەوەندە بۆ ئەو کەسان وسەکە یەکەم جار گوناهی کردووە لەبەرەوە ئینسانە بێ زۆر ئاگای لە زمانی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خەڵقێکی وا هەیە إن العبد ليتكلم بكلمة من رضوان الله يلقى الله وهو راض عنه أفرمي الإنسان يجاري كلمة قساك يك كلمة قسا للرزامة إخوائهم كلمة قساك لا إخوائي قولا يرفع الله به درجات إخوائي قولا تشندها بلا برزيكاتو يعني بيغمر قد درجيكي بهاش تشنده فرمي بين أرض وعصمان تشندها درجة برزيكاتو بيك كلمة قسا جاري واشا كسا كلمة قساك تشندها صال للرحمة إخوائي دولكيتو چەندەها ساڵ لە باش دوورەکەوێتەوە چەندەها ساڵ پێشێت 70 خەریفەن لە ڕیاترا فەرمێ 70 ساڵ پێشێتە جەهەنەمەوە لەبەر ئینسانە بێ ئاگای لە زمانی بێ چونکە ئەگەر ڕاست بێ ئەو قسەی کەوەی کا ئەوە غەیبەتە ئەگەر درۆ بێ بوختانە کەسێک قسەیەکی لە سەردەمی پێغەمبەرە پێغەمبەری خوا فەرمی وای پێمەڵێتی ئەی پێغەمبەری خوا ڕاستە فەرمووی ئەگەر ڕاست بێ بوختانە غیبەت ئەگەر ڕاست بێ غەیبەتە ئەگەر درۆ بێ بوختانە بۆ کردووە خراپتر جا غەیبەتەکە کە بەسیتەکانە کە ڕاستە کە من ئەو عیبە بە تۆڕم تۆ تیاتە یان کەسێک ئەو عیبە بە منەڵێت تێمایە ئەمە ڕاستە وەکو ئەوە گۆشتەکەی بە مردووی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە شەوی ئیسرا و میعراجە کۆمەڵێک کەسیان پیشانم لە جەهەنەمیەکان گۆشتی خەڵقیان ئەخوارد بە کاڵی خوێن بە دەم و پلیان هاتە خوارەوە تومان ئەمە چییە پرسیارم کردم چییان ئەمە ئەوانن کە غەیبەتی خەڵقیەکەن گۆشتی خەڵقی ئەخۆن بە کاڵی و پێغەمبەر فەرمێ لە قیامەت ئەو کەسێک کە غەیبەتی کردووە ئەو کەسێک کە غەیبەتی کردووە یعنی باسێکی کردووە پێی ناخۆش ئەو باسە ئەگەر پێی خۆش بێ قەی ناکەن من باسی تۆ بکەم و کە بۆ بژێرمە بە ڕوو پێ خۆش بێ ئەوە قەینا باسێک کە ڕوبەڕوو پێ بڵێم پێ ناخۆش بێ ئەوە غەیبەتە فەرەگە ئەوە باسی ئەچێ بکە لە قیامەتە خوای گەورە لاشەی ئەو کەسەی بوێنێ بە ڕزی و بە بۆگەن کردووە فەرمی لێ بخۆ لێ بخۆ تا لە ڕیواتێک هاتووە فەرمێ پێغەمبەر لەگەڵ ئەسحابەکان هاڕۆی بە شوێنێک ڕۆژن ئێکیان وتی ئەمە قەبری چییە ئەم قەبرە لێرا بە جیانێژراوە ئەویش کوتیەوە قەبری ماعیزە تی ماعیز چییە وتی ماعیز ئەسحابەیەک بوو هاوڵێ بوو زینایەتی کرد بوو اینجا هات بۆ پێغەمبەری جێڕایەوە پێغەمبەر هەر فەرموویەت کردووە لە لای ڕاستە لە لای چەپەوە هاتەوە لە لای چەپەوەتی نەکردو لە پێشەوە لە پێشەوە دەرێکی لە دواوە هات هەر وازینە پێغەمبەر فەرمووی لەوانەیە سەرخۆش بی فەرمی سەرخۆش نیم فەرمی بۆن بەدەمیەوەکەن بۆنیان بەدەمیەوەکەتیان سەرخۆش نییە تی لەوانەیە خەون نبینی بێ تی نەخێرە خەون نبینی هەر زینام کردووە وەکو چۆن ئێچێ لەگەڵ خێزانەی خۆیان چیەکە ئاوام کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی دەبڕۆن ڕەجمی کرد دوای ڕەجمیان کرد ئەوە قەبرەکەی بوو اینجا کابرا بۆی جێڕایەوەتی وەڵای ئەمە هەر وازی نێنە هەرتی زیناوەتیان نەکردوەتی کردومە حتا ڕوجیمە ڕەجمە الکەلبی هەتا وەک سەگ ڕەجمیان کرد ماوەیەک ڕۆشتن پێغەمبەری خوا گەیشتە لای شوێنێک لاکە تۆپیەکی کەرێکی لێ بوو گوێ درێژێک کە بۆگەنی کرد بوو کرم لێ یابوو پێغەمبەر فەرمووی ئەوە کێ بوون ئەو دوو کەسەی قسەکەیان کرد لا قەبرەکەی ماعیز ئەسحابەش قەت دووران نەکرد وەڵا ئەم دوانەمان بووین پێغەمبەر فەرمووی دەوەرن تێر بخۆن لەو گۆشتی ئەو لاکە تۆپیوە تیان وهل يؤكل يغفر الله لك وهل يؤكل هذا لجاتي بلن سلامي خوالي بيتيان خوالي خوش بي پیغمبري خوا جاو له چوي خوره پیغمبر فرمي او قسيلو لا كرتان لخوادني او گوشته پيستره ابي انسان اگاي لي براسي اما الانترنت اشدنس او كساني كلي اشدنس يان جاهله يان بكري جيراو يان نفهم يان كسك يفيت نبنيتو ابي دمي بيجي درو دروني نخوش ابي دمي بيجي ابي دستي بيجي نابي بله ما مسا زور جامروفيك من هي روبرو يام لا اكاونت بيجي خويا زمانك اهون نرمونيان قصي جوان گفتاري هي بلام صدام بيجي ابينين هەمیشە هەوڵی تەفرەقەنان لە نێوان مسلمانانە ئەدەن ناو ناتۆرە بەڵگەی ناڕەوا لەسەر مسلمانان لەسەر حیزب لەسەر عایلە و کەسایەتی و شەخصیاتە مسلمانەکان بڵاوەکەنەوە
ئەمە جۆرێکی دیکە نیە لە دووڕوویی مرۆڤێک لە پشتپەردەوە هەموو سوکایەتی و ئیهانەیە بە مسلمانانەکە بەڵام لە ئەکاونتی خۆی کردەوە کۆڵێ خۆی کردوتە مەڕێ یان خۆی کردوتە شەریفی مەکە و هیچ عیب و نوقسانیەک تایان نابینرێ بەڵام لە پشتەوە شتێکی دیکەیە هەر کەسێکە ئەوەی کردیانی ئەمە ئەوکو ڕای زانانە باسیەکەم کە ڕای زانانە فەرمونون هەر کەسێکت بینی ئاوا بوو ئەگەر بە باڵ بفڕێ مادام شوێن عورەتی مسلمانە شێ عیب و عاری مسلمانەکە لە جیاتی بچێت بە دزی و بوان ڕاستکاتەوە پێیان بڵێ وەکو ئیمامی شافعی فەرمێگەر عیبێکم تیا بوو ویستە ئامۆژگاریم کەوی لەناو خەڵق ویستە ئامۆژگاریم کەوی بە گوێت بکەم لەناو خەڵقا پێم مەڵێ ئەگەر ئەتێ بە گوێ بکەم لە چۆڵەوانی و دوو بە دوو پێم بڵێ ئەگەر ئەتێ ئامۆژگاریم کەوی بە گوێ نەکەم لەناو خەڵقا پێم بڵێ ئەبێ مەگەرەیە بە گوێ بکەوە ئەگەرەوێ چارەسەری مشکلە بکە ئەوێ بچێ بۆ کەسە بەخۆی بڵێ پێغەمبەر فەرمێ کەسێت شوێن عورەتی خەڵقی کەوێ خوای گەورە فەزحێکە ئەگەر لە کونی ماڵەکەی خۆشیە بێ خوای گەورە دیفاع لە شەرەفی مسلمانانەکە دیفاع لە ناموس و عیرزی مسلمانانەکە لەبەرەوە ئەو کەسێک کە ئەوێ عیب و عاری مسلمانان ئاشکرا بکە چێ دیفاع لەمەکە خوای گەورە دیفاعی لێکە خوای گەورە پشتی ئەو کەساگرێکە زەمەکرێ بەناحەق کە قسەی پێوترێ بەناحەق وەکو چۆن خوای گەورە دیفاعی لە عائیشە کرد ڕەزای خوای لێ بێ حەڤە ئایەتی ناردە خوارەوە لە قورئانە کە ئەو قسەی کردویانە درۆیە ئەو قسەی کردویانە بوختانە خوای گەورە دیفاعی لێ کرد ئەوانەی کە ئەیانەوێ فیتنە بنێنەوە قسە بە مسلمانان بڵێن قسە بە مسلمانان وتن زۆر خراپترە ئەگەر کەسێک قسە بە نامسلمانان بڵێ قسە بە گاور و جوولەکە بڵێ خوای گەورە لێ قبوڵ ناکە خوای گەورەی خاتە جەهەنەمەوە پێغەمبەر فەرمێ لەسەر زمانی لە جەهەنەما ڕایەکێشن ئەگەر کەسێک قسە بە مسلمانان بڵێ لە جیاتی بچێ عیب و عاریان بۆ ڕاستکاتەوە دیفاعیان لێ بکە خۆشی بوێن نەسیحەتیان بکە ئامۆژگاریان بکە هەڵەیان بۆ ڕاستکاتەوە لەبەرەوە یەکێکە لە کەبائیر تێتوانێت چێکە لە گوناحە گەورەکان کە ئەوەی کە تۆ بچیت دوای عیب و عاری مسلمانان کەی و هانی بێ و بۆی اینجا شتی کەشی لێ ئەخوێنێتەوە زۆر شتی هیچ لەوانە ئەگەر من کەسێک بێ بە من بڵێ خراپە و بە تۆ بڵێ خراپە بۆ بڵێ خراپە هەر کەسێک باس کرد ئەو بڵێ خراپە معنای هەر خۆم چاکم کیبریش پێغەمبەر فەرمێ کەسێک بەقەدر مسقالە زەڕەیەک کیبری بێ ناچێتە باشەوە زۆر باش مامۆستایان زۆر سپاس دەکەم و کاتی بەرنامەکەم تەواو بوو خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تام ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون تا بە یەکگەیشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ